بیرکاری پۆلی پێنجەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕە 38 و 39. بابەتی هاوکێشەکان. هاوکێشە چییە؟ ڕستەیەکی ژمارەیە نیشانەی یان هێمای یەکسانی تێدایە، واتە ئەو هێمایە بەدی دەکەم لە هاوکێشە بە پێچەوانەی بڕ لە بڕ ئەو هێمایە نییە، بەڵام لە هاوکێشە هەیە، لە هاوکێشە ژمارە هەیە و چەند هێمایەکیش هەیە، هێمای ئەژمێرکردن کەم و کۆ دابەش و لێکدان، هەروەها ژمارەشم هەیە و هەروەها پیتیشم هەیە. لە هاوکێشە لای ڕاستم هەیە و لە لای چەپیشم هەیە. لای ڕاست واتە ئەو لایەی دەکەویتە ڕاستی هێمای یەکسانە بە، و لای چەپیش کە دەکەویتە لای چەپی هێمای یەکسانە بە، کەواتە ئەوە هاوکێشەیە. لێرە ئەوانە هەموویان هاوکێشەنە. لای ڕاست 2:5، لای چەپ 7، هەمان شتە، هاوسەنگی هەیە لای ڕاست و لای چەپ. ڕاستە ژمارەکان بە یەک ناچن و ڕاستە هێمایەکانیش بە یەک ناچن، بەڵام 2:5 هەمان شتە وەکو 7، 8+2 هەمان بەهای هەیە وەکو 6، 11+2 هەمان بەهایە وەکو 13. ئەوە هاوکێشەیە. هەندێک جار لە هاوکێشە یەک لە ژمارەکان دیار نییە کە نازانم چەندە، لە جیاتی ژمارەکە پیتێک دەنووسرێ، بەڵام ئەمن دەبی ئەو پیتەی بە خۆم ببینمەوە چەندە، دەکاتە چ ژمارەک. هەندێک جار بۆ وێنە ئەو ژمارە نییە، 8+2 دەکاتە 3، ئەو جدوایە بە خۆم دەبی بزانم 3 دەکاتە 6. هەندێک جار ئەو ژمارەیە نییە، p+2 دەکاتە 13. ئایا p چییە؟ p دیارە 11. ئەوە هاوکێشەیە. لێرە گۆران پێویستی بە 32 دانە بایسکلە بۆ دوکانەکەی. ئێستا تەنها 7 بایسکلی هەیە. ئایا پێویستیتی چەند بایسکلی دی هەبی هەتا ببی بە 32؟ هاوکێشەک دەنووسم، یەکەم شت دەنووسم ئەو ژمارەی ئەو بایسکلانە کە هەیەتی 7 دانەیە. کۆی دەکەمەوە لەگەڵ ژمارەی ئەو بایسکلانەی کە پێویستیتی بۆ ئەوەی بکاتە، واتە یەکسان بی بە 32. 32 ئەو بایسکلانەی کە پێویستیتی هەیبی لە دوکانەکەی. کەواتە لێرە ئەو پیتە چ دەنوێنێ؟ ژمارەی ئەو بایسکلانە دەنوێنێ کە پێویستە گۆران بیان کڕی یان بیان هینی بۆ دوکانەکەی، هەتا لە دوکانەکەی 32 دانە بایسکل هەبی. هاوکێشەکە ئەوها دەنووسرێ لەو وانەیەی یان لەو لاپەڕەیەی شیکاری هاوکێشەکان ناکەین، بەڵکو تەنیا هاوکێشەکەی دەنووسین و دەستنیشانی دەکەم ئەو پیتە چ دەنوێنێ. ئەو پیتە لێرە ژمارەی بایسکلەکان دەنوێنێ کە گۆران پێویستی پێیەتی. کەمال 12 پولی پۆستەی هەیە. یەکسەر دەنووسم 12 پولی پۆستەی هەیە، ئەو پولانەی کە هەیتی. لە یادی لەدایک بوونی کۆمەڵێکی تری بۆ هات، بۆی هات واتە کۆ، چونکە نازانم ئەو کۆمەڵە چەند پول بوو، پیتە چیلۆ زیاد دەکەم. بە هەوەسی خۆم هەر پیتێک بە خۆم بمەوێ پیتی لێرە.
کە ئەو کۆمەڵە پولەی لۆ هات، پولەکانی بوو بە 32 دانە. بوو بە واتە دەکاتە یەکسانە بە 32، کەواتە هاوکێشەکە نووسرا 12 کۆ ب دەکاتە 32. ب چ دەنوێنێ؟ ئەو پولانە دەنوێنێ کە لە یادی ڕۆژی لەدایک بوونی بۆی هات. کەمال. ئارام 5 پەپکەی سیدی دا بە برایەکەی و 7 دانەی لا مایەوە. مایەوە واتە یەکسانە بە 7. دای بە برایەکەی واتە کەم 5. ئایا ژمارەی ئەو پەپکانەی کە لای بووە چەندە؟ چونکە نازانم دەنووسم پیتی س. کەم 5 یەکسانە بە 7. ئەوە هاوکێشەکەیە. ساغ بکەوە. ڕوونی بکەوە هاوکێشە بە چی لەبڕ جیا دەکەیەوە؟ بە هێمای یەکسانە بە کە لە هاوکێشە هەیە لەبڕ نییە. هاوکێشەیەک بنووسە، ئەوەی گۆڕاوەکە دەینوێنێ ڕوونی بکەوە. پرسیاری 2. هاوار 24 قەڵەمی لایە. یەکسەر دەنووسم 24. هەندێکی لەسەر مێزێک دانا و 11 قەڵەمی لەلا مایەوە. هەندێکی واتە کەم، ه. لای مایەوە واتە یەکسانە بە 11. ئایا چەند قەڵەمی لەسەر مێزەکە داناوە؟ ئەو قەڵەمانەی لەسەر مێزەکەی داناوە واتە پیتی ه. چ دەنوێنێ؟ ئەو قەڵەمانە دەنوێنێ کە هاوار لەسەر مێزەکە داینا. لێرە تۆزە ڕوونی بکەمەوە ئەوها هەندێک قەڵەمی هەیە، هەندێکیان لەسەر مێز دادەنێ، ئەوها نازانم چەند، هەندێکیان ئەوها دایاندەنێ لەسەر مێزەکە کە قەڵەمەکانی لەسەر مێزەکە دانا هاوار تەمەشای کرد، ژماردی، دیتی ئەوانەی لای ماینەوە 11 دانە بوو. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11. چەند قەڵەمی لەسەر مێزەکەی دانا؟ دەبی ئەمن هاوکێشەکەی بزانم بنووسم. 24 کەم ه دەکا 11. هاوکێشەکەم نووسی، بەڵام پێویست ناکە شیکاری بکەم، واتە پێویست ناکە لێرە بزانم چەند قەڵەمی لەسەر مێزەکە دانا، تەنیا پیتەکەی دەنووسم. لەوانەکانی داهاتوو ڕەنگە شیکاری ئەو هاوکێشەی بکەم، ئەو پیتەی لابم لە جیاتی ژمارەکە دانێم. بەڵام لێرە تەنیا دیارە هەر هاوکێشەکەی دەنووسن. پرسیاری ژمارە 3. ساکار چەند قەڵەمێکی لایە؟ چونکە نووسرایە چەند قەڵەمێکی لایە، ئەمن تەنیا دەنووسم پیتی ق. باوکی 5 قەڵەمی نوێی دایە واتە کۆ 5. ئەو جە ژمارەیان بوو بە واتە یەکسانە بە 12. ئەو پیتە چ دەنوێنێ؟ ئەو قەڵەمانە دەنوێنێ کە ساکار لایەتی، لای بوو. ئایا ساکار چەند قەڵەمی لا بووە؟ چەند قەڵەمی لا بووە؟ ئەوە پیتە ژمارەی قەڵەمەکانی کە لای بووە دەنوێنێ. لێرە ئەو لاپەڕێتەوە بوو، دەتوانم تەماشایەکی لاپەڕە 39 بکەم. لاپەڕە 39 ڕاهێنان و شیکاری پرسیارەکان. هاوکێشەیەک بنووسە، ئەوەی گۆڕاوەکە دەینوێنێ ڕوونی بکەوە. تەنیا بنووسە هاوکێشەیەک، شیکار مەکە. شۆخان 16 موروی هەیە.
یەکسەر دەنووسم 16. پێویستی بە 24 هەتا بازنێک دروست بکە. دەبی 24 هەبی، واتە یەکسانە بە 24. ئایا چەند موروی تری پێویستە؟ ئەوەی ڕاستی بی لە دوو جێیان پێویستە زۆر باش نییە، تەنیا لێرە نووسرابە پێویستە باشە. چەند موروی تری پێویستە، بەڵام لێرە بنووسرابە دەبوایە 24 موروی هەبی هەتا بتوانی بازنێک دروست بکە. کەواتە کۆ چەند موورو هەتا ببیتە 24. ئەوە هاوکێشەکەم نووسی و ئەو پیتە چ دەنوێنێ؟ ئەو گۆڕاوە ژمارەی موروەکانی کە شۆخان پێویستی پێیەتی. ژمارەی ئەو موروانەی کە شۆخان پێویستی پێیەتی. شۆخان هەندێک موروی هەیە، بەڵام دەبی 16 هەیە، دەبی چەندی دیکەی هەبی هەتا بکاتە 24. چەند موروی دەبی هەبی هەتا بتوانی بازنێک لەو موروانە دروست بکە. 16 کۆمە یەکسانە بە 24. بەڵام شیکار ناکەم، هەر ئەوها دەیهێڵمەوە ئەو گۆڕاواش ئەو موروانە یان ئەو مۆریانە دەنوێنی کە شۆخان دەبی هەیبی هەتا بتوانی بازنەکەی خۆی دروست بکە. پرسیاری ژمارە 5. بەور یان پڵنگ بە خێرایی 70 کیلۆمەتر لە کاژێرێک ڕادەکا، بەڵام شێر بە خێرایی 50 کیلۆمەتر لە کاژێرێک ڕادەکا. جیاوازی نێوان خێراییەکان چەندە؟ جیاوازی نێوانی ئەو دوو خێراییەی چەندە؟ ئەوە شێرەکەیە 50 کیلۆمەتر لە کاژێرێک، پڵنگەکەش 70 کیلۆمەتر لە کاژێرێک. ئەگەر بمەوێ جیاوازیەکە ببینمەوە، هاوکێشەکەی دەنووسم، ئەوها دەنووسم 70 کەم 50 یەکسانە بە خێراییەکەش دەنووسم لێرە. ئەو خەئە چ دەنوێنێ؟ جیاوازی نێوان خێرایی پڵنگ و شێر بە کیلۆمەتر لە یەک کاژێر دەنوێنێ. کەواتە ئەوە هاوکێشەکەم نووسی، پێویست ناکە شیکاری کەم، تەنیا هاوکێشەکەی دەنووسم. پرسیاری 6. سۆران قوتوویەک پەپکی کڕی. پەپک واتە CD 20 دانەی تێدا بوو. لە ناو ئەو قوتیە 20 دانە پەپک هەبوو. 3 دانەی لەو 20 دانەی دا بە برایەکەی، 5 دانەشی بەکارهێنا. ئایا چەندی مایتەوە؟ ئەوە ئەو قوتووە سیدیانەی کە کڕیتی لەو قوتوەی چەند دانەیدا بە برایەکەی، 3 دانەیدا بە برایەکەی، ئەوها 5 دانەشی بەخۆی بەکاری هێنا. 1 2 3 4 5. ئایا چەند دانەی لامایتەوە؟ لێرە دیسان ئەمن دەینم هاوکێشەچی دەنووسم 20 کەم 5 یەکەم جار کەم 3 ئەو جا کەم 5 یەکسانە بە پیتی، هەر پیتێک بە خۆم بمەوێ، پیتی جێشنێ بنووسم بە تۆزەکە هەنە بسڕمەوە. 20 کەم 3 کەم 5 یەکسانە بە پیتی لای مایەوە. هاوکێشەکەم نووسی و پیتی لێ چ دەنوێنێ؟ ئەو سیدیانەی کە سۆران لای مایەوە. سۆران بوو؟ بەڵێ. کەواتە هاوکێشەکەم نووسی. دێمە لای پرسیاری 7. ژمارەیەک لە 22 دەربکە. کەواتە یەکسەر 22 دەنووسم،
22 دەنووسم، ژمارەیەکی لێ دەردەکەم، چونکە نازانم ژمارەکە چیە لێی دەردەکەم دەنووسم ژ. پاشان 5 لەگەڵ کۆ دەکەمەوە، واتە کۆ 5 کۆ 5 و دەی بەدەست دەینی، بەدەست دەینی واتە یەکسانە بە 10. کاتە ئەگەر بە باشی بنووسم ئەو هاوکێشەی ئەوها دەنووسم 22 کەم ژ کۆ 5 یەکسانە بە 10. ژ چ دەنوێنێ؟ ئەو ژمارەی دەنوێنێ کە لە 22 دەری دەکەم. ژمارەی دەرکراو چەند بوو؟ ژمارەی دەرکراو ئەو ژمارەیە ژ. پرسیاری 8 پلەی گەرمی 15 پلە بەرز بووەوە گەیشتە 48 پلە. ئایا پلەی گەرمی لە سەرەتادا چەند بوو؟ چونکە نازانم لە سەرەتادا چەند بوو، یەکسەر یەک پیتیلۆ دادەنێم گ. دوایە بەرز بووە واتە کۆ 15 گەیشتە واتە یەکسانە بە. هەمیشە ئەو پیتانە ببورن، هەمیشە ئەو وشانە دەبی تێبگەم کەوا دەکەنە هێمای یەکسانە بە. یەکسانە بە 48. ئەوە هاوکێشەکەم نووسی. ئەو پیتە چ دەنوێنێ؟ پلەی گەرمی لە سەرەتا، پلەی گەرمی یەکەم جار چەند بوو پێشی ئەوەی بەرز بیتەوە. پرسیاری 9 پاشکشانەوەی 7 یاریزان لە تیپێکی وەرزشی ژمارەیان بوو بە 30 یاریزان. ئایا ژمارەی یاریزانانی تیپەکە چەند بوو؟ چونکە نازانم ژمارە یاریزانان چەند بوو دەنووسم پیتی ئی و 7 کشانەوە واتە کەم 7 ئەوجا بوو بە واتە یەکسانە بە 30. پیتەکە چ دەنوێنێ؟ ژمارە یاریزانانی تیپەکە پێش کشانەوەی 7 یاریزان. تەواو. ئێستا دێمە لای پرسیارێک بۆ ئەم هاوکێشەیە بنووسە و گۆڕاوی چی دەنوێنێ دیاری بکە. لێرە خوێندکاری ژیر ئەمن ئەو پرسیارانە شیکار ناکەم، بە کەیفی خۆت هەر پرسیارێک دەنووسی بنووسە بۆ وێنە دەتوانی بنووسی 31 پەرتووکم لابوو یان کتێبم لابوو، هەندێکیانم پێشکەشی کتێبخانەیە کرد، ئەو پەرتووکانەی ئەو کتێبانەی لام ماوە 20 کتێبە ئەوە دەنووسی. یان هەرچ بنووسی لێرە 31 دانە پێنووس، 31 دانە سێو، 31 دانە 31 کیلۆمەتر، هەرچ بنووسی دەتوانی بنووسی. لۆ ئەو پرسیارانەی 10 و 11 و 12. یەکسەر ئەمن دێمە لای پرسیاری 13 بەکارهێنانی پێدراوەکان ستونەکانی ڕوونکردنەوەی بەکاربینە بۆ نووسینی هاوکێشەیەک لەگەڵ گۆڕاوێک بۆ پرسیاری 13 هەتا 15. لێرە ئەم ستونی ڕوونکردنەوەیم هەیە لۆ شاد و شێرزاد و توانا و محەممەد کە بەشداری لە پێشبڕکەیەکی هۆنراوە دەکەن و هەریەکە لەو کەسانە نمرەی بەدەستی نایە. شاد 25 نمرەی بەدەستی نایە و شێرزاد 5 نمرەی بەدەستی نایە. توانا 18 وابزام دەکا 18 نمرەی لێرە بەدەستی نایە و محەممەدیش 12 نمرەی بێرە ئەگەر بخینمەوە 12 نمرەی بەدەستی نایە. محەممەد 12 نمرە. ئێستا پرسیارەکان چنە؟ هاوکێشەیەک بنووسم جیاوازی نێوان نمرەی شاد و نمرەی توانا. دەچم تەمەشا دەکەم شاد چەند نمرەی هەیە، دەنووسم 25 جیاوازی واتە کەم، نمرەی توانا دەکاتە 18، 25
کەم هەشدا یەکسانە بە ج پیتی ج دەنوێنێ جیاوازی نێوانی نمرەکانی شاد و نمرەکانی توانا دەنوێنێ. ئەوە هاوکێشەکەم نووسی. پرسیاری 14 ئەگەر سەرجەمی نمرەکانی شێرزاد و بەشداربوویەکی دیکە تر 17 خاڵبی ئایا نمرەی بەشداربووەکە چەندە؟ ئەمن یەکسەر سەرجەم واتە کۆکردنەوە نمرەکانی شێرزاد چەندە؟ 5 پێنجی کۆ دەکەمەوە لەگەڵ چ کۆی کەمەوە لەگەڵ نمرەی بەشداربوویەکی دیکە کە نازانم کامە بەشدار بووە کەواتە یەکسەر پیتە چی دادەنێ دەنووسم 5 ئەوە نمرەی شێرزادە 5 کۆ بەشداربووەکەی دیکە پیتی بئیلۆ دادەنێم ئەو جا سەرجەمەکەیان دەکاتە 17 تا نووسیم. پرسیاری 15 ئەگەر بەرزترین نمرە 21 بی 25 بی محەممەد پێویستی بە چەند نمرەیە هەتا بگاتە ئەو نمرەیە؟ دەچم تەمەشا دەکەم محەممەد چەند نمرەی هەیە 12 نمرەی هەیە دەنووسم 12 پێویستی بە چەندە کۆ چەند نمرە کۆ ن هەتا بکاتە 25 ن چ دەنوێنێ ئەو نمرانەی محەممەد پێویستی پێیە هەتا نمرەکانی محەممەد ببیتە 25 نمرە. پرسیاری 16 چوارگۆشەیەکم هەیە ئەو چوارگۆشەیە درێژی لایەکی دەکا ن سانتیمەتر چێوەکەشی 16ەیە چارگۆشەکە ئەوها ئەگەر درستی کەم بەخۆم ئەوها هەر چار لای وەچیەکە یەک لای پیتی ن لایەکەی دیشی ن لایەکەی دیش ن چونکە هەر چار لایەن وەچیەکە چێوەکەشی دەکا 16 ئەگەر هاوکێشەکی بنووسم چ دەنووسم دەنووسم 4 جاران پیتی ن 4 جاران پیتی ن یەکسانە بە 16 یان دەنووسم پیتی ن کۆ پیتی ن 4 جار یەکسانە بە 16 هەردووچی هەر ڕاستە. لێرە پیتی ن چ دەنوێنێ پیتی ن درێژی لایەکی چوار گۆشەکە دەنوێنێ 16 کەش چێوەکەیتی چێوە واتە هەر چار لای کۆ بکەمەوە هەر چار لای. پرسیاری 17 میران لە کاتژمێر 1:15 دوای نیوەڕۆ گەیشتە بازاڕی. بۆ ماوەی 45 خولەک لە شەقامی کاوە ماوەی 45 خولەکی لە شەقامی کاوە بەسەر برد. لە شەقامی کاوە دەخولایەوە 45 خولەک کە وەڕز بوو لەوێ 35 خولەک لە شەقامی مەولەوی ڕۆیشت کە لەوێش تەواو بوو چوچی کرد کاژێرەک و 10 خولەک لە شەقامی پیرەمێردی بەسەر برد کە ئەوانەی هەموو تەواو کرد ئەو جەئیدی ماندی بوو ڕۆیشت بۆ ماڵەوە. ئایا میران لە چ کاتژمێرێک بازاڕی بەجێهێشت؟ پرسیارەکی هەتا ڕادەیەک قورسە چونکە قورسایەکەی لەوەیە لێرە ئەمن بزانم یەک کاژێر دەکا 60 خولەک و بزانم خولەک و کاژێر کۆ دەکرێنەوە یان لێک دەردەکرێن و هەروەها بزانم کاژێر و کاتژمێر جیاوازیان چییە هەرچەندە لەو کتێبەی هیچ جیاوازیەک نییە. کاتژمێر واتە کاتەکە ئێستا چەندەیان پاشان چەندە بەڵام کاتی بەسەربرد دەبی لێرانە بنووسرێ کاژێر ئەو کاتێک کە بەسەر دەبردرێ بەڵام کاتژمێر ئێستا کاتژمێر بۆ وێنە 11:02 خولەکە ئەوها جیاوازە لەگەڵ کاژێر و کاتژمێر دوشتی جیاواز. کاژێر ئەو ماوەیە کە بەسەر دەبردرێ دەبی لێرە بنووسرێ کاژێر. ئێستا
ئەمن بچم تۆزەک ڕوونی کەمەوە ئەگەر بتوانم لە جێیەکی ئەو پرسیارەم ڕوون کردبیتەوە لێرە. یەکەم شت بزانم کاتژمێر چەند هاتە بازاڕی. کاتژمێر 1:15 خولەک بوو. 1:15 خولەک هەمیشە ناوەکانیانم لەبیر دەچی. میران، چونکە ناوەکان زۆر زوو دەگۆڕدرێن. میران کاتژمێر 1:15 خولەک هاتە بازاڕی، ئەوە زانی. ئەو جا 45 خولەک لە شەقامی کاوەی بەسەر برد. پاشان 35 خولەکیش لە شەقامی مەولەوی. با ئەمن ئەو دوو کاتەی کۆ بکەمەوە. هەردووچیان خولەکە 45 و 35 دەکاتە 80 خولەک. بەڵام ئەمن لێرە دەمەوێ ئەو خولەکەی وەکو کاژێر بنووسم. ئەمن دەزانم یەک کاژێر دەکا 60 خولەک، واتە 80 خولەک دەکا یەک کاژێر و 20 خولەک. ئەو های دەنووسم. پاشان دەزانم کە میران یەک کاژێر و 10 خولەک لە شەقامی پیرەمێرد بەسەری بردیە. یەک کاژێر و 10 خولەک کەواتە کۆی دەکەمەوە لەگەڵ یەک کاژێر و 20 خولەک هەتا بزانم ئەو ماوەی لە بازاڕی بووە کردیە چەند. 22 دەکا 30، 1 دەکا 2، واتە 2 کاژێر و 30 خولەک میران تەنیا لە بازاڕی بووە. کاتژمێر 1:15 خولەکیش گەیشتە بازاڕی، کۆیان دەکەمەوە لەگەڵ 2 30 خولەک دەکاتە کاتژمێر 3:45 خولەک. بازاڕی بەجێ دێری دەچیتەوە ماڵەوە. کەواتە وەڵامەکە چییە؟ 3:45 خولەک. ئێستا پێداچوونەوە و ئامادەبوون بڕێک بۆ ئەمبارە بنووسە پلەی گەرمی 5 بەرز بۆەوە. چونکە نازانم پلەی گەرمی چەند بوو دەنووسم کۆ 5 بەرز بۆەوە واتە کۆ. پرسیاری 19 و 20 شیکار ناکەم، ئاسانن. پرسیاری 21 ئەژمێرکردنی هزری. پێش هەموو شتێک ئاڵ و گۆڕ دەکەم لە مابەینی ئەو دوو ژمارەیە هەتا 7 بێتە لای 13. ئەوها 7 دەینم لەگەڵ 13 کۆیان دەکەمەوە. پاشان 6ەکەش دەچیتە جێی 7ەکەی لەگەڵ 24 بە یەکتر بەستن. ئەو دووە و ئەو دووە 7 و 13 دەکا 20، 6 و 24 دەکا 30، کۆیان دەکەمەوە 23 دەبیتە 50. ئەو پرسیارە زۆر گرنگە. پرسیاری ژمارە 22. یەکەم شت ئەمن دەچم لە کام ژمارە بەهای ڕەنووسی شین زۆرە دەچم دابڕینەکان دروست دەکەم هەتا ئاسان بی. دابڕینی یەکەکان، دابڕینی یەکەکان، دابڕینی یەکەکان، دابڕینی یەکەکان، دابڕینی هەزاران، 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 دابڕینی ملیۆنان. لێرە سفرە نییە، لێرە دابڕینی ملیۆنان ئەو دووەیە. دابڕینی ملیۆنان 36 ملیۆنە، دابڕینی ملیۆنان 500. ئەو جا دابڕینی ملیاران لێرە هەیە، تەنیا لێرە هەیە. لێرە سفرە، لێرەش سفرە، لێرەش سفرە. ئێستا 6 لە کامەی لە هەمویان گەورەترە. ئەگەر لێرە من تەمەشاکەم لە هەردووچیان 6 لە دابڕینی هەزارانە، بەڵام لە لێرە 6 1000، لێرە 6 10,000، واتە لێرە گەورەترە لە بەڵام لێرە 6 لە دابڕینی ملیۆنانە کەواتە لە هەمویان گەورەترە. لێرەش 6 لە دابڕینی 100,000، بەڵام چونکە ملیۆنان لە هەمووی گەورەترە کەواتە وەڵامە ڕاستەکە ئەو وەڵامەیە. 6 هەتا لە لای چەپبی باشترە، هەتا لە لای ڕاستبی بەهایەکەی کەمترە. خوێندکاری ژیر لێرە هاتمە کۆتایی لاپەڕە 38 و 39 دێمە کۆتایی ئەوانەیە
هەتاوانەیەکی نوێ هەر بژی.